بەڵێ بەڕێزان جارێکی تر بەخێر بێنەوە بۆ بەشی سێهەمی بەرنامەی بەکراوەیی ئەمڕۆ لەگەڵ دکتۆر بە میوانداری دکتۆر شێرکۆ حەمە ئەمین کاک سەربەستمەنمی و هەروەها کاک دلێر عەبدولخالق. کاک دلێر لە ماوەی 1 دقەیە ئەگەر تعقیبێک هەبێت لەسەر قسەکانی پێشەوەی بچینە ناو بڕەکە. ئێمە نەوە بەرپرسەکانی نەتەوەیەکین کە سەدەیەک بەر لە ئێستا لەلایەن دەوڵەتە کۆلۆنیالیزمەکانەوە کراوە بە 4 پارچە. دوای سەدەیەک ئێستا ئێمە خەمی گەورەی ئێمە و خەمی یەکێک لە خاڵەکانی ئێمە ئەوەیە کە خەبات دەکەین لە پێنا ئەوەی نام 4 پارچەیە بکەینەوە بە پارچەیەک. خەبات دەکەین لە پێنا ئەوەی جیاوازیەکان و ئەم هەموو ئیشکالێتی لە نێوان ناوچەی بارزان و یان ناوچەی بادینان و ناوچەی سۆران بکەینەوەک. خەبات دەکەین لە پێناوەی حکومەتێکی یەک ئیدارەی مؤسساتێکی گرنگمان هەبێ. یعنی قسەم لەسەر ئەوەیە گروپی زانکۆی سلێمانی گروپێکی فشارە خۆی باو ئاسی سرەخراوێکی پیشەوی و حەزبی ئەوانە نازانێ. ئەوانە خەریکی خەباتی خۆیانن. ئێمە گروپێکی فشاری مەدەنین قەزەیەک دروستی کردن و قەزەی ئەنجامێکی هەیە بۆ ئێمە دادەمرکەینەوە. مەبەستم ئەوەیە ئێمە پێمان وایە ئەم نەتەوەی لە قەیرانێکی گەورەدا لەسەر دەستی دەسەڵاتی سیاسی کوردی لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەت کە یەکێتی و پارتی تەمسیلی دەکەن. قسەمان لەسەر ئەوەیە ڕەخنەمان ئەوەیە یەکێک لە شتە گرنگەکان کە لەسەر دیموکراسیت قسە دەکرێتەوەیە دیموکراسی لەو لەسەر بنەمایە دامەزراوە کە هەڵی بەرپرسەکان زۆرە دەبێت خەڵک چاودێری بکات. بەڕێزانێمە کە لەسەر جادەین پێتان دەڵێن هەڵەتان هەیە خۆتان چاک بکەن. وەمە ئیدارەیەکی باشترمان دەوێت. ئیدارەیە کە 20 ساڵە خەریکی شکستە پێمان وایە دەبێت ئیدارە بگۆڕێەوە. پێمان وایە ئەم نەتەوەیە دەبێت بچێتە بەردەستی کۆمەڵە خەڵکی تەکنۆکرات و شارەزا کە ئایندەی ئەم میلەتە بگەێنێتە سوچێک کە قازانجی بۆ ئێمە بنەوەکان هەبێ نەگەوەی تازە بین قسە لەسەر هەندێک مەسائلی حەزبی بکەین کە ئێمە خۆمان دەزانم حەزب دەسەڵاتدارانە چەند مەشاکیلیان هەیە و چەند خەڵک لیان تۆڕۆپەک خواردووە. باشە زۆر سپاس کاک دلێر. ئەنجا من ئەمەوێ کاک باشە فەرمووبان نەڵێ نەعەدالەتی دوایی ئەبێت دکتۆر شێرکۆشێک دەقی بەمێت ئەوەش لەسەر حسابی کاتی میوانەکانە. باشە من لەگەڵ زۆرینە قسەکانی کاک دلێرام دەربارەی نێشتنی جیاوازیەکان بەڵام لەوای لەگەڵی نیم کە ئایا ئامراز و ئالیەت چییە بۆ نەهێشتنی ئەم جیاوازیانە. ئایا ئەوەیە کە ئەگەر من لەگەڵ تۆ نەبم من تیرۆرستم، ئەگەر من لەگەڵ تۆ نەبم من موچەخۆری حکوومەتم، ئەگەر من لەگەڵ تۆ نەبم من چڵکاو خۆرم، ئەگەر من لەگەڵ تۆ نەبم من کابرایەکی ڕەش و نەکبەتم لە وڵاتە. بەڵام ئەگەر من لەگەڵ تۆ بم ئەوە جیاوازەکان کۆتاییانێ نابێت گومان هەموو بەیەکەوە. ئەگەر گفتوگۆ ئەگەر حیوار بڕیار بێت ئێمە چەشی ئێمە ئامرازی ئێمە گفتوگۆ حیوار و لێکتر تێگەیشتن بێ یەکتر قبولکردن بێت هزار جار ئێمە ئامادەین بۆ ئەو گفتوگۆی کە تۆ باسێکی بۆ کاڵکردنەوەی ئەو جیاوازیانەی کە تۆ باسێکی. بەڵام ئەگەر لێدان لەو ڕۆژنامەتوانێت کە لە بەردەی سەر ئازادی لێیان بکات تەنها لەبەرەوەی وەکو کاک دلێر بیر ناکەنەوە ئەگەر ئەوە کاڵکردنەوەی جیاوازیە ئێمە جیاوازیمان پێ قبوڵ ناکەین. زۆر سپاس دکتۆریان لە 1 دقەیە. وەڵام من بێگومان هیوادارم ئەم حیزبە کوردیانە لەمە دوا بە نهجێکی وەکو چۆنە نیشتمان پەروەرانە مۆدێرنانە و یەکتر قبولکردن خەڵک پێ بگەێنوانە. بەداخەوە من ڕێزێکی زۆرم هەیە بۆ کاکە سەربەز. من دیسانی لەمە خۆزگە یەکێک لە ستافی زانکۆ لێرە بۆیە بۆی من ڕاستە خۆ قسەم لەگەڵا کردایە ئەوانە. من باش بە حاڵی خۆم دژی هەموو توموتیژیەکەم و دژی هەموو ئەوەشم کە نیان هێڵشتۆ لەبەر سەرا قسەکە ئەمە من بۆ وەکو خۆم دژیم جا ئەوان مبەڕیان چیە هیوادارم ئەوە کاتی سەرا ئەوانە خۆیان وەڵامیان داوەتەوە. بەڵام بڕواشم بەوە نییە تۆ لەگەڵم بووی کوڕی چاچی لەگەڵم نەبووی جاشیت ئەنی من بە هیچ شێوەیە بڕوام بەوە نییە. بەڵام ئەی خۆ کاک سەربەزیان تۆچی بە قسەکانی وەزیری پێشمەرگە شەڵی کە ئەڵێ ئەمانە کۆمەڵە سەرسەری و چەقۆکێشن. ئەی باشە خۆ ئەوە تا ئەو کۆی خۆپیشاندەران بە سەرسەری و تکاو لێ یەکەم کۆی خۆپیشاندەران بە سەرسەری و چەقۆکێش ناوزەندەکانتوانە. یعنی بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە ئەمە کولتوریەکە. یعنی ئەمە عیب نییە ئەگەر بڵین یەکێتی و پارتی لێ بەرپرسیارن. بەڵێ من هیوادارم کەسێک هەبێت دانیشە لەگەڵم بۆی بەیەکتی بسەلمێنین دروستکردنی ئەم کولتورە کۆی ئەگەر بەشێکی پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەبێ بەشێکی پەیوەندی بە کولتوری کۆمەلگای کوردیەوە هەبێ ئەوە بەڕاستی بەشێکی چاکیشی پەیوەندی بە یەکێتی و پارتیەوە هەیە. یەک میکانیزم باشە ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لە ماوەی ئەم هەموو ساڵەی تەمەنیانە نەیانەتوانی بۆ نمونە باقەیچێکە ئەم ساڵ 2000 خوێنکاری زانکۆی 2000 خوێنکاری سلێمانی بچێت لە دۆهۆک بخوێنێ لە بەرامبەر 3000 خوێنکاری دۆهۆک بێ ئەمساڵ لە سلێمانی بخوێنێ. با 4 مدیر پۆلیس لە دۆهۆک خەڵکی سلێمانی بێ 6 قایمقام لە دۆهۆکەوە بێن لە ناوچەی سلێمانی قایمقام بنوانە. ئەمە ئەزیزی من بە قوربان تکا لێ یەکەم ئەزیزی من ئەمە تۆ میکانیزم ئەمە میکانیزمێکە بۆ دروستکردنی پێکەوە ژیان ئەمە میکانیزمێکە بۆ نێشتنی جیاوازی ئەمە میکانیزمێکە بۆ سڕینەوەی ئەو کولتورەی کە لە سەردەمی ڕژێمە سەردەسەکان کراوە و بە زۆر بەداخەوە یەکێتی و پارتی
درێژیان پێداوە. باشە دکتۆرگیان لەگەڵ زۆر ڕێزمەند سپاسانەکەم دکتۆر زۆر جان، ئەو سپاسانەکەم دوایش بواری ئەوتان بۆ ئەڕەخسێ ئەگەر زۆر بە کورتی لەبەر ئەوەی کەوا ئەمەوێ ئەو ڕوونکردنەوەیە بم لەبەر زۆری پرسیارەکان ئێمە کورتمان کردوتەوە و چەند ناوێکمان وەرگرتووە ئیسماعیل زۆر بە کورتی چەند پرسیارێک کۆکەیتەوە زۆر باش سەرتا سوپاسانەکەم ینی بۆ ئەم بەرنامەیە برادرانی کۆمەڵی خوێندکاران لێنە بوونیا چکە وازەحە کە هەرێمی کوردستان دوو کانتۆنی سیاسیە کانتۆنی زەرد و کانتۆنی سەوز. من پرسیار لەم برادرە بەڕێزەکەم کە سەربەستە حرەمی زانکۆ پیرۆزە یان یاسا ڕێکخراوەکەیوان ماوەی 20 ساڵە سەروەری یاسا پێشکێلەکە و ماوەی 20 ساڵە هەموو جومگەکانی لە ناو زانکۆدا چەقی دابەستووە و ماوەی 20 ساڵە ینی خوێندن لە بەردەست ئەوە وەکو چی وەکو هینێک یاری پێکا وەکو شتێک بەدەستی و یاری پێکا ئەو بە دۆکمنت قسە بکە ڕجان چکە عەسری دۆکمنت و قسەیە نەڵێ گروپی زانکۆ سربەخۆنین خۆرسنین بە دۆکمنت بۆم بسەلمێنە بە نووسراوێکی ڕسمی گروپی زانکۆ تەوەجوهاتی هێز و لایەنە سیاسەکانی لە پشتەوە بێت تکایە بە دۆکمنت قسە بکە بە وتی قسەمان کاک سەربەست. ئەمە خاڵێکی ترکە ئەوەیە تازەترین چاوپێکەوتن سەرۆکی خوێندنی باڵا ئەڵێ من ناتوانم بەرپرسی بەشێکی دیاریکرا و لە هیچ زانکۆیەکی کوردستانە بگۆڕم. کاک سەربەست وەڵامت بۆ ئەمە چییە؟ ئەگەر ئەمە شکاندنی حرەمی زانکۆ بێ پێوە حرەمی زانکۆ ئەشکێرێ ئەی ئەمە شکاندنی یاسانیە لە ئێستاە یاسا پێویستە بە یاسایی بکرێت لە کوردستانە. خاڵێکی تر بیە بە کاکاران بێ زەحمەت دەستخۆش وەڵامینەوە مجموعی پرسیار بکرێ ئەنجا. من سپاسانەکەم سەرەتا تعلیقێکم لەسەر قسەکانی کاک سەربەست بەوەی کە بەڕاستی مێزی ئەم بەرنامەی شوبهان وەکو مێزی مسارعە سواتی ئەو وتی من بەتەنیام ئەوان دوانن ئێمە لە بەرنمەیەکی کە ناوی بەرنامەی بۆ کراوەیە ئەتوانە ئەویش قسەی خۆی بکە و ئەتوانە ئەویش دوو هەواڵ لە هەواڵەکانی خۆی لێرە بەشدار بوویان وەکو شتێکی تریش تعلیقێکی ترم لەسەر قسەکانی ئەوەیە کە ئەڵەی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن دانیشتووە وەکو خوێندکار تەعامل لەگەڵ ئێمە ناکە و پرسیارەکانیشم ئەوەیە باشە ئایا حرەمی زانکۆ کە ئەوان بەناوە باسی یەکەن کاڵن حرەمی زانکۆ شکێنراوە کاتێک کەسێ ئەندام پەرلەمانی ئۆپۆزیۆن هاتنە ناو زانکۆ ئەی باشە بوو باسی ئەو ناکەن ئەی بڕیارەکانیان کە بەدەستور نەسمان هەیە دەڵێ جوڵاندنی هێز لە دەستی سەرۆکی هەرێمدا و بەس کە سەرۆکی هەرێم خۆی لێرە ئامادەجی نەبوو ئەو کاتە هێز جوێڵاندرا و هێزەکانی زێرەبانی هاتنە ناو سلێمانیەوە ئەوە چی بۆ بڕیار لەکوێوە هات ئەی شەرعەتیە ئەم شەرعەتە لەکوێوە هێنا پرسیارەکە و گەیشت بیە یەک دوو پرسیارم ماوە زەحمەت نەبێ ئەی باشە ئەو هێزانەی کە چوونە سەرداخیلەکان ببێەوەی کە هیچ خۆپیشاندانێک بکەن ئەو هێزانە بە شەرعەتێک چوونە ناو داخیلەکانەوە باشە باسی بەداخەوە خۆپیشاندانی لە خۆپیشاندانەکان هیچ هەڵوێستیان نەبوو هیچ جۆرە هەڵوێستێکیان نەبوو دەمەوێت بچووکترین هەڵوێستە ئەم ڕووداوانی حەبەی شوبات کە دوای حەبەی شوبات کە خۆم لە حەبەی شوباتەوە لەگەڵ خۆپیشاندانەکانە بووم تا ئەمە ئێستا بچووکترین هەڵوێست لە کۆمەڵی لە ڕێکخراوی قوتابیان زۆر سپاسانەکەم. ئەو بەڕێزەکە وتی ئەندام پەرلەمان کە حرەمی زانکۆیان شکانەوە خۆی ئەندام پەرلەمان ینی نوێنەری هەموو تین و توێژەکان نەکبێتە ناو زانکۆی گوێ لە خوێندکاران بگرێت بەڵکو ئەوەیە ڕخنە لەوانە بگیرێ کە هەموو ئەندام پەرلەمەکان هەموو حیزبولایەنەکان بهاتنە لە نزیکۆ گویان لە خوێندکاران بگرتە بەڵام بەداخەوە سێ ئەندام پەرلەماناتن کە حیزبێکی معارض بوون لە ئەندام پەرلەمانە احترام بە قسەکانیان ناکرا بووە ڕخنە لەوە بگیرە ئەی بوو ئێوە نەچوون لە پێشەوە بزان داواکارەکانی خەڵک چییە بزان داواکارەکانی خوێندکارجە ئەوە ڕخنە لەسەر ئەوەکانی خۆیان بگرتیان نەک لەسەرەوەی کە ڕخنەی لەسەر ئەو سێ ئەندام پەرلەمانە بگرتە ئەوە نەک ئەندام پەرلەمان ئەوە بەرپرسێکی گەورەتر بەهاتە گوێ لە خوێندکاران بگرتە و داواکاریەکانیان چیە دەستخۆش سپاس بیە بە کۆچی زۆر سپاس بۆ بەرنامەکەتان وڵایی کاک سەربەست باسی ئەوەی کرد کە خوێندن ڕاگیراوە لە زانکۆی سلێمانی من زۆر بە ڕاشکاوی پێڵێم کامە ئەمە هەواڵێکی چاواشەکارانەیە چونکە ئەوە خۆیان بوون کە 40 ڕۆژ لە زانکۆی سەلاحەدین خوێندنیان ڕاگرت و 40 ڕۆژەوەی ئێمە بایکۆتکردنی چەند محازەرێک بوو بۆ ماوەیەکی دیاریکراویشت تا سەرۆکی زانکۆ وەڵامیێنەوە ئەو ڕێکخراوەی کە ئەو پشتیوانی لێکە ڕێکخراوێکە بە بۆچوونی من خاڵیە لە ئەخلاقیاتی سیاسی ببوورە ئەمەیان پرسیارەکەم تەنها ڕوونکردنەوەی بووبەوە خاڵیە لە ئەخلاقیاتی سیاسی ئەمە ڕەنگە زیاتر بۆچوون بێ چونکە لە سیاسەتە ئەخلاق هەیە خوشکی بەڕێزم لە سیاسەتە ئەخلاقێکی کە ئەوەی لای هابرمارس فەیلسوفی ئەڵمانی قسەی لەسەرەکرێ ئەخلاقیاتی ئەمان بۆ سیاستکردن ئیهانەکردنە بە ڕەمزی دینی ئێمە ئەو ڕۆژە لەوێ یەکێک الله وەکبەری وتووە توێتی بە الله وەکبەرەکە بێن ڕزگارت بکە لەم لاوە کەسێک کچەکانیان جا کردوێتەوە ئەمە کامە ئەخلاقیاتی سیاسیە
پێشنیاری من بۆ کاکسەرباز و بۆ خۆی و ڕێکخراوەکەی و دوجار بۆ بەرپرسە باڵەکانیان جێڕانەوەی ئەم چەمکی ئەخلاقی بە ناو سیاست هەتا وڵاتی ئێمە نەکەوێتە بەردەستی دوو حیزب کە خاڵین لە ئەخلاقاتی زۆر سیاسی. سپاس پەیامەکە و گەیشت بێ بە کاک ڕێبەر بەلام باشە گەر وەڵام بین کاک کارزان. ڤینۆسخان من زۆر پرسیارەکان بێ بە کەڵەکە بێ بەسەرمەوە بە ئەم بەرتاوە بۆ وەڵام بەمەوە باشە با جواب بەڵام باتەوە واگەل لە کاک وەخت بێ بکاتی چکە پرسیارەکان هەمووی لە کاک بەس بە کورتی بۆ ئەوی فریاکەون ئەوانی کەش پرسیار بکەن. یاسا پیرۆزەیان حرمی زانکۆ یاسا پیرۆزیەکانی حرمی زانکۆ دیارەکە ئەڵێ ئێوە سەر بە دەسەڵاتن و من سەر بە دەسەڵاتم کاک دلێر لێرە نوێنەری خوێندکارانی زانکۆی بەبێ لایەنی کاک دلێر هاوڕێی خۆشەویستی منە ڕۆژنامەنووسە لە ڕۆژنامەی ڕۆژنامە ئێستا بەرپرسی یەکەمی ئەو گروپەیە و بڕاردەری ئەو گروپەش نازانم بۆچی من لایەنگرم کاک دلێر ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ بێلایەنە لە وەختێکە کاک دلێر لە ئینشقاقی بزوتنەوەی گۆڕان لە جیابوونی لەگەڵی چێتیە پێشترێکێتی بۆ دواتر کە ئینشقاق بووە بەشێک لە ئینشقاق لە کاتی ئێستاە ڕۆژنامەنووسە لە ڕۆژنامەی ڕۆژنامە ئەندامی دەستەی نووسەرانە نازانم بۆچی من لە ڕوون بێت یان بە جورئەتەوە بڵێم من لایەنگری حیزبێکم تەوەجوهی من ئەمەیە من بەرگری لەم پیرۆزیەکەم بۆچی کۆمەڵێک ڕۆژنامەنووس کۆمەڵێک نووسەر کە تەوەجوهیان دیارە کە کاریان دیارە کە من کاک دلێر بوو بە میوانداری چوومە ڕۆژنامەی ڕۆژنامە بن یعنی ئیتر ئەمە بەڵگە نیە لەسەرەوەی کە کاک دلێر لە ڕۆژنامەی ڕۆژنامە کارەکە ئەمە وەڵامێکە ئەمە کاک دلێر خۆش وەڵام بات و زۆر بەتەبیعی کۆمەڵە پرسیار کرا دەربارەی وەزیری ناوخۆ وەزیری خوێندنی باڵە بە دوو بەرنامەی جیاواز بە دوو کاتژمێر لەم تەلەڤیزیۆنە بەڕێزەوە هەردوو وەزیر وەڵامی پرسیارەکانیان یاوە دەستخۆش ڤینۆسخان بەڕاستی منم ویست تۆزێک زیاتر کۆمنت و تێبینیم هەبێت لەبەرەوەی بەڕاستی و دوو برادرە لەسەر زۆر بە کورتی بەڵێ لەسەرێک بۆچوون بوون کاکسەر بەس بەتەنیا بووە بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ و کاک دلێریش بەڕاستی هەنێکیان وەک پرسیار وایە هیوادارم جواب بنەوە هەنێکش وەک کۆمنت وایە من دەمێ بە مامەسا شێرکۆ بڵێم کە گروپی زانکۆ خۆرسک نییە لەبەروی هەرێک لە ئەندامەکانی لایەنگری حزبێکن جنابتان نتوان وەڵاممان بنەوە بۆچی لایەنگرێکی پارتیتیانی یەکێتیتیانی حزکیتیانی شوعیتیانی عنی بۆچی بەس ئەو بەسوێن بەجددی هیوادارم وەڵام نێنەوە ئێوە دووەم کاک دلێر حەزەکەم جەنابەت بەمە بڵێ بە چ شەرعێتێک بە چ مافێک بە پێی چی یاسایەک جەنابەت بەرپرسی گروپی زانکۆ بە ناوی هەموو قوتابیانی زانکۆ قساکەن زانکۆی سلێمانی 24000 قوتابی زانکۆی تێدایە بڕوا ناکەم هیچ ڕۆژێکان گەیشت بێت 1000 قوتابی کە لە خزمەت ئێوە بوو بێت و بۆ ئەو مەرامی خۆتان هیوادارم یارمەتی بێ بەڕاستی مافی کاکسەر بە زۆر خوراوە دووەم دەمیست ئەوە بڵێم کاک درێ لە قسەکان تا ئاماژەت بۆ دا پەلاماردانی بارگای پارتی یعنی بەڕەوایە زانی بەڵام ئەو بەرگریکردن لە شەرەفی خۆیان بەڕەوا نازانی بەڕێزان ئەوانیش تەقەیان کردو بەڕێزان ئەوان پەلاماریان داوە بارگایەکی پارتی بەرپرس نییە لە گەندەڵی و هەر شتێک لەم شارە ڕوویدا بێ دانێکتر لە خاڵەکانم کاک دلێر ئەوان مەدەنی نەبوون ئەو خۆپشاندانی ئێمە ئەوانە ئێمە هاواریان دەکرد بڕوخێ میلیتەریە مەدەنی نێ دوو شەی زۆر جوان لێک و نزیکن کای بێدەنگی کای بێدەنگی کای بێدەنگی باشە باش کای بێدەنگی ئێوە قسە ئەکەن ئەبێ ئەوانیش قسە بکەن فەرموو بەڵێ پرسیارەکەم ئەوەیە کاک دلێر لە سەرەتای بەرنامەوە هەر هێرشی کردە سەرلقی چواری پارتی باسی یەک لایەنی نەکرد کە لە ناو دەسەڵات تا بەشدار بێتەن ها پارتی بوو کە پارتی لێرە خۆی ئەڵێ من معنەوی من سیاسی نیم من ئیداری نیم ئەوە دادگا هەیە و گرتەی ڤیددیۆش هەیە بزانین چێوە هەتەنها خوێنی بەردەم لەقی چوار سوورە ئەوەی تر هەموو شینەوە بۆ ئەمە یەک پرسیارێکی شعار بەرزکردنەوەی ناو زانکۆ و ناو حرەمی زانکۆ باوەڕتە بێ هەندێک شعاریان بەرزە کردەوە ڤینۆسخان ئێستا بلێم کامێرەم لەسەر داخەن ئێستا ئەو شعار نەبلێم کامێرەم بەسەر داخەنەوە ینی ئەمە کەی قەڵەمیش بەرزەکەنەوە بە قەڵەم کەچی دوای بەعزە شعارێک وتراوە لەسەر سەرۆکی هەرێم و سەر کۆماری عراق یعنی لە عەقڵا نەبووە پرسیارێکی تر باس لە نمونەی خۆپشاندان ئەکەن توان نمونەی خۆپشاندان ئەوەی بچیتە سەر بارگایەکی یەکێتی قوتابیانی کوردستان لە قەڵەم و قەڵەمدانی بەردی تێبگرێ یەکێتی قوتابیانی کوردستان چی کردووە لەم شارێ دش بە ئێوە پرسیارێکم هەیە ئەڵێ یەکێتی قوتابیانی کوردستان خاڵیە لە ئەخلاقی سیاسی یەکێتی قوتابیانی کوردستان خاوەنی سەدان کادیرەکە یەکێکیان لەوانە کە پێگەیاندووە سەرکردەی بزوتنەوەی گۆڕانە کە لە یەکەم جمگەی سیاسی خۆی لە یەکێتی قوتابیانی کوردستان بیدە بە کارزان زەحمەت بیدە بە کارزان بیدە بە کارزان با قسە بکە فەرموو قسە بکە زۆر سپاسانەکەم بۆ ڕەخساندنی و هەلە کرد ئێمە من پرسیارێکم هەیە بۆ کاک دلێر ئەڵێ داوای بەڵگا ئێمە لە بەڵگاڵی ئەتوانین سێری کەناڵەکان ڕاگەاندە بکەن ئایا ئەمە سێری چ کەناڵێک بکەین سێری کەناڵە بکەین کە ئاڵێ پارێزگای هەولێر سووتە سێری کەناڵە بکەین کە خۆم لەناو فیسیڤالەکە بووم لە ڕووداوێکی هاتوچووە بۆ ئەڵە تەق بەهۆی شەڕ تەقەکردنەوە زیاد لە 900,000 کەس لە گوندێکە کۆبنەوە لە دەشایەکە بۆ فیسیڤالێ کابرا لە شەڕتەقە بووە ئایا شەڕتەقە چی ئەمە گاڵتەکردنە بە عەقڵ ئەو 100,000 کەسە یان گاڵتەکردنە بە عەقڵی خۆی یان ئێوە خەڵک چاوەشە بکە ئەمە یەک دومیشان بۆ مامۆسای بەڕێز
مامۆستا ئاڵێ با وای لێ بکەین 4 کەس لە دووهۆکۆ بێ بۆ سلێمانی لە سلێمانی بچێ بۆ دووهۆک ئەمە مامۆستای خۆ نقلات نییە مامۆستایگەن لێرە ئەمەڵێن با لە ئەو هۆکارینەوە 5 نامێنێکەڵێن 50/50 مامۆستای بەڕست تازە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەڵێ با ئێمە 4 مامۆستا بێنین لێرەوە بۆ ئەوێ ئەمە پرسیاری کتر پرسیاری تۆم ئەمە ئاخر پرسیارە ئێمە ئەتوانین بڵین ئەڵێن هێزی لە کاتی حەفی شوتبات بە دۆکەوتیان هێزی زیێرفانی هات بۆ هاتونتە ئەم شارە بۆ هێزی نەبووە باش من پێی ئەڵێم ئۆپۆزیسیۆن لە هەولێر و لە دووەک پەرلەمانتاری نێوا لێرەوە پەرلەمانتارە با بۆ ئەوێ بۆی خڕۆقات دروستکەن کە خۆیان ئەڵێن خڕۆقات و شێکی ناشرینە یعنی مەجال من سێ پرسیارم هەیە سەرەتا لە کاکدلێرەوە دەست پێەکەم من پێڵم گروپی زانکۆ بۆ ئەم ڕۆژەی ئێستا نەبوو بەڵکو گروپی زانکۆ وەکو غاندی ئەڵێ دروستکردنی ناسراویە بەبێ کەسایەتی واتە غاندیم قسە جوانەی هەیەڵێ تۆ ئەگەر ناسراوی دروستکەی کەسایەتی نەبێ ئەوە کارەساتە گروپی زانکۆش بۆ ئەمە بوو پرسیارێکی ترم ئەوەیە گروپی زانکۆ بەڕای من بۆ ئەوە دامەزرا کەسێک دروست کات ناسراوێک دروستکە بەبێ ئەوی کەسایەتی ناسراوەکە هەبێ پرسیارێکم ئەوەیە کە گومانم هەیە لە چونتان بۆ بەردەم دادگای سلێمانی چ گرنتیەک هەبوو نەچنە بەردەم مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان چونکە لە کاتێکە ئێوە کە ئەچن بەردەم دادگا هەمومان ئەگەر شارزایم شارە بین لە 6 مەتری کە پێوترێ جادەی مەلیک مەحموود لێەوە ئەچن بەڵ نەک بە بەردەم هۆڵی مۆنالیزا و بە لێەوە بێنە خوارەوە کە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لێ چ گرنتیەکەی ئەگەر نەچوونایەتە ئەوێ باشە تەواو یەک پرسیارمەوە بۆ تەواو پرسیار تەواو بێ بەوەی من 30 سانیم هەیە تەنها خێرا پێم سەیرە زۆر لە خۆم تێناگەم سیستەمێک کەسانی وەکو ئەم بەڕێزانەی دروست کرد بێ بەرگری ئەکەن لە ڕۆژاندنی خوێن لە ئەنفالکردن لە چیمیا لە هەموو شتێک ئەمە یەک بە کورتی پێم وایە شەرعیەتی ڕێکخراوە خوێندکاریەکانی وەکو یەکێتی قوتابیان و کۆمەڵی خوێندکاران نەماوە لە ناوناوەندەکانی خوێندنا لە دەرەوە ماوچوو هەڵبژاردن نەکراوە ماوەی 8 ساڵە هەڵبژاردننی خوێندکاران لە ناوەندا نەکراوە ئێستا دیفاع لە چی ئەەکەن تەواو من وەڵام بەمەوە بێ بەو 30 سانیە بەداخەوە بۆ ئەو بەڕێزانە کە پشتگیری لە دەسەڵاتێکەکەن کە ئەو هەموو نامەتی نەعەدالەتیە ئەکە ئێمە ئەڵێن خوێن ڕژاوە لە بەردەم زانکۆ غاز کراوە بە خوێنکارانە ئەوان ئەڵێن گروپی زانکۆوە نمونەیەکی بچوو ئەوان ئێمە ئەڵێن ئەنفال کراوین ئەو هەموو خوێنکارە ئەو هەموو تەلەبەی زانکۆیە ئەوان ئەڵێن گروپی زانکۆ ڕۆژە ئەندا پەرلەمانیاوە کرد حرەمی زانکۆوە ئێمە ئەڵێن ئەو هەموو نەعەدالەتیە هەیە لە وڵاتە ئەو هەموو سەرۆت و سامانە چەندین ملیار دلار ئەوان ئەڵێ ئەندام پەرلەمانێکی ئۆپۆزیسیۆن ئەرزەی وەرگرتووە پەیامەکە و گەیشت چینە لای ئێوە بە فەرم و کاک دلێر ئەگەر وەڵامی ئەو پرسیارانە ئەیتەوە زۆر بە خێرایی ماڵەکەم من سوپاسانەکەم بۆ ئەوەکانتان لەگەڵ ئەوانیم پەلاماری هیچ بارەگایە بدرێ هیچ دام و دەستگایە بدرێ ئەمە وەکو بڕوایەکی تایبەتی خۆم بڕوان پێەتی و بڕوا ناکەم ئەو پەلاماردانانە بە بڕوای من جۆرێکە لە بچووکردنەوەی ئامانجی خۆپشاندان اینجا ئەوە پێم وا بە قسەی لەسرە پێم وا بە قسەی لەسرە و چۆن بووە و چۆن ئاراستەکرا و چی بووە و چی نەبووە ئەوە من ناسمە ئەو تەفاسیلەوە وەڵام وەکو خۆم بڕوان بە پەلاماردانی هیچ بارەگەیانە هاوکات لەگەڵەوەشە بڕوان بەوەش نییە ئەم بارەگەیانە ئەو نە پیرۆز بکرێن هەموو کەسایەتی ڕێکخراوێ حیزبێ لەو بارەگایە کۆ بکرێتەوە ینی هەروەکو کاکشوان محەممەدی سەرنووسەری ئاوێنەوازم هەر لەم کەناڵی بەڕێزەوەوتی قەچێکە با لە باتی ئەم چەکدار وشتانە لە باتی ئەم هێزانەی بەردەم بارگاکان ئەم جارە گوڵ و هۆڵی کۆبوونەوە و شان و ینی باوا لەکرێت بارگاکان جۆرێک لە خۆشەویستیان هەبێ بۆ لە ناو خەڵکان نەک لە جۆرێک لە دوژمنایەتی و لە ڕق و ئەوانەوە وە بەڕاستی بە بڕوای منیش ئیتر ئەم ڕووداوانە سەلمانی پێویستە حیزبی کوردی بە ژماری بارگەکانی بچێتەوە و ئیتر ئەم بارگەیانە کەم کاتەوە لە ناو شارەکانی کوردستانە دووەمیان مەسلەی ئەوەی کە لە ڕاستیا وڵای منیش لەگەڵ ئەوام هیچ کەناڵێ نابێشتی ناڕاست بڵاو کاتەوە و من حەقم نیە من تەمسیلی هیچ کەناڵێکی ڕاگەیاندن ناکەم بەڵام پێویستە کەناڵ ڕازگۆیی تیابێ لەسەر مەسلەی گروپی زانکۆ و ئەوانە لە ڕاستیەوە خۆیان ئامادە نەتوانن خۆیان وەڵام بنەوە من تەنها خۆڕسکیەکەم لەوە وت
بڕوان ناکەم ئەمانە پێشتر نەبوون و قەناعاتکە منیش ئاگام لە دروستبوونیشان نەبووە خۆرسەکان ئەوە بووە کە من چوومە ناو زانکۆوە بینیم خەڵک کۆ بۆتەوە قسە ئەکرێتوانە و بڕوام وایە ینی بەشەی هەر بڕوام وایە کە لەوەوەی خۆرسەکان دووهەم مەسەلە ئەوەی ئەوە برادرەوتی گەراج نییە یا منیش هەڵم با ئاساوای دوو ئیدارەی بسەر درێتەوە بە بۆچوونی من ئەوە یەکێکە لە ڕێگاکان یەشێکە لە ڕێگاکانی سڕینەوەی ئاساوای دوو ئیدارەی بۆ لەبەروی ئەگەر هاتوو بەم شێوەیە خەڵکەکان بازرگانەکان پەیوەندە کۆمەڵایەتەکان هەمووی زیینگ کرایەوە هەمووی فراوان کرایەوە ئیتر ئەوە نابێت هەموو ناوچەی ئێرە هەمووی سەر بە حیزبێکی دیاریکراوە بێت و هەموو ناوچەی ئەولاش سەر بە حیزبێکی دیاریکراوە بێت ئەوەی منی شێڵم هەر سڕینەوەی ئاساواری دوو ئیدارەیە تۆ شەرداوای ئەواکەی لەبەرەوە پێم وابێ ئەوەی شێکە لە ڕێگا هەرە باشەکان بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس کاک لێر زۆر بە کورتی لێرەشەوە پرسیار ماوە بۆ کاکە سەربەز لەسەر ئەوەی وەسفکردنی من بەڵێ من ڕۆژنامە نووسم ئەم ڕۆژنامە نووسم لە کۆمپانیای وشە و شانازی بەوەشەوە دەکەم بەڵام فەرقی یەکشتە کاک سەربەز لە ئەشکەوت یان بڵین لە کللتورێکی سیاسیەوە هاتووە کە پێی وایە هەموو دنیا وەک حەزب نەخێت تەشیرنی ئەمە قسەیەکی ئەدەبیە بە مەجاز دەڕوا بەقوربان مەجاز نییە کاک دەکەن ئێمە گە بڕیا بێت تەشیر بەیەکتریکەین کارێکی باش ناکەین لەلای ئەوان هەرچی لە مەکتەبی ئەعلام ئیش بکە دەبێ حەزبی بێ بەڕێزان لە کۆمپانیای وشە بە تەحەداوە پێتان ئەڵێم کە لە تەلەڤیزۆن و کەناڵ و ڕادیۆکەی بڕۆ خەڵکی ئەنواع لایەنی سیاسی ئەوانەی تایە و من تەمەنێکی واشم نییە من 2006 ئینشقاقم لە حەزب کردبێ و تازە چوومە ناو بستنەوەی گۆڕانەوە ینی بەڕاستی پێم سەیرەوە ئاڵێ بەڵام ئیتر بارحاڵ ئەو ڕازە فەرمێ من خەریجی مەحەدی ئیعلامم و تەلەبەی کولی ئیعلام و سەحافیم و شانازیش پێ یەکەم لە کۆمپانیای وشە بووم و شانازی بەوە دەکەم کە زۆر هەڵە و کەم و کورتی ئەم دەسەڵاتەم هێناوەتە سەر ڕۆپەری ڕۆژنامەکان هیچ لێی پەشیمان نیم و پێم وایە کاریگەری گەورەمان دروست کردو لەسەر ئەو گۆڕانکاری کە سا لە سیستمی سیاسی گۆڕان لە خەریتی سیاسی هەرێمی کوردستان هەیە بۆ کاکە بڕوە کاکە بڕواژ ینی هەمان مشکلەیە هەیە ینی بەڕاستی مەسەلەن دەڵێت تۆ شەرعەتی لەکوێنەوە کاکە تۆ من گروپێکی فشار و مەدەنیم ینی تۆ حەقی وەشم پێ نادەی لە ناو گروپێکی فشاری مەدەنیدا چالاکی بکەم لە ناو زانکۆ دە تۆ ڕێکخراوێکی بڕۆ چالاکی بکە بڕۆ کەمپەین بکە بڕۆ ئیمزا کۆ بکەوە بڕۆ اعتسام بکە بڕۆ ناڕەزایەتی دەربڕە چێ ڕێ لە تۆ گرتو ینی شەرعەتی بۆ چێمە کاکە ئێمە مەجموعەیە خوێندکارین قەزیەیەک دروستی کردوین پێمان وایە دەبێت بەرگری لە خوێنی یەکتر بکەین بەرگری لە کەرامەتی یەکتر بکەین بەرگری لە ئینسانیەتی یەکتر بکەین کۆ بووینەوە لە ناو زانکۆ تۆ کە پێت تۆ کاکە گیا من هەر بەناوی خۆشمەوە قسە دەکەم ینی من هیچیشم بە تۆ نێ بەناوی تۆ قسە بکەم ئەسڵان تۆش بڵێ بەناوی تۆ قسە ناکەم ئەنجا کاکە پەلاماردانی بارگای من پێ دەڵێم ئێمە پێمان وایە و من وەک خوێنکارێکی زانکۆ قسەکەم پێویستە ڕێز لە هەموو بیر و بۆچوونە سیاسیەکان بگرێت ئێمە زۆر مقابلەمان کردووە لە کەناڵی یعلامی بۆ کەناڵی دەرەوەش مقابلەمان کردووە بۆچوونی ئێمە ئەوە بۆ زۆر بە غەڵەتمان زانیوە کە خەڵک چۆتە سەر بارگای پارتی دیموکراتی کوردستان و بەربارانی کردەوە وەک چۆن زۆر غەڵەتیشە لە هەولێر بارگاکانی بە ئۆپۆزیسیۆن دەستێنرێ بەڵام تۆ لە من بگەیەنە یعنی بارگایەک بەردی پێ بکەیان تو بە بیکیسی جستەی گەنجی ئەم شارە هەنجن بکەی لە ڕووی ئینسانیەتەوە لە ڕووی سیاسیەوە ڕاستە حەقە تۆ مەسەلەن لا ئێوە وایە بارگاوانە زۆر پیرۆزە بەڵام یعنی نابێ ئەمە بمێنە کاکە ئینسان پیرۆزترە لە بارگا حەزب من وەڵام بۆنی هەر وەڵام بۆ پرسیارەکانە حەزب لە پێناو خەڵک دروست بۆ تۆ کە خەڵکە کوشیکا کە تۆش بڕۆ ماڵەوە ینی چیتر پێەیە بۆ بۆ کاکەم حەمەد کە باسی لەوە کرد بەشێک لە دروشمەکانی خوێندکارانی زانکۆی سلەیمانی ینی دروشمی ئەو بەجێی دانا هەرەمە وەڵامێکە بۆ کاکە سەربەست ینی ئەم هەموو خوێندکارە بەبێ ڕێخستن بەبێ ئۆرگانیزەکردن بە ژمارەیەکی زۆر کەناڵەکانی ئیعلام و بە ڤیدیۆ هەیە و بەگرتەی ڤیدیۆی هەیە یعنی ئەمە تووڕەبوون و پەنگ خواردن و ناڕزایەتێکی خۆڕسکە خۆ ئێمە بە تەلەبان و تۆ بەڕێزەکان ئێمە ئەخلاقی سیاسی ئێمە ڕێگەمان پێ نادا سوکاتی بە هیچ سەرکردەیەک بکەین بە هیچ کارکتەرێک بکەین بەڵام کاتێک کە تەلەبە ئینفعال دەکا تۆ پێم بڵێ ناو 1000 تەلەبە لە ناو 2000 3000 چۆن توانی کۆنتڕۆڵ بکەیت بۆیە لە ڕاستیدا ئەوەشی تێکەوێت ئینفعالاتیشی تێدەکەوێت و لە کاتی ئەوەدا حاڵەتێک دروستە بێ ئەم کۆنتڕۆڵکردنە ناکرێت کاکە سەردار فەرمووی هجومی کردە دیسان سەر کەناڵی ئیعلامیەکانی ئۆپۆزیسیۆن کە بۆ چێڵەن پارێزگای هەولێر سوتاوە و داوای بەڵگەم لێ دەکەم ئەزیزی دڵی من کەناڵی ئیعلامیەکانی سەر بەدەسەڵات پارتی و یەکێتی لەسەر مڵک و ماڵی ئەم خەڵکە خۆیان نەژێنن بە هەزاران کارمەندیان هەیە بە ملیۆن دۆلاری ئێمە سەرفەکەن جنێوی پێ بێمەدەن تەسفی جەسەدی خەڵکی پێ دەکەن خوانی پێ بێز دەکەن حەزبی تری پێ بچوک دەکەنەوە تۆ واش بەرگری لە کەناڵین دەکەوێت لەسەر ئۆپۆزیسیۆن دادەبەزیت بۆ کارزان قسەیەکی غاندی کرد من تێی نەگەشتم فڕێزم من نوێنەری کەناڵی ئیعلامین تا جوابی ئەوە بە قوربان بۆ کاکارزان لەوەی غاندی تێ نەگەشتم یان شتەکەی نەگەشت بەڵام یەک شت هەیە مەسەلەن کاکارزان گومانی هەیە لەوەی ئێمە کە چوینە بەردەمی دادگا پەلاماری هین بین پەلاماری
مثلەن نازام چێوت مەکتەبی سیاسی پارتیە ئەویش ناحەقی نیە چونکە مثلەن ئەو حاڵەتانەیەمان زۆر لە منتیقەی زرد بینیوە کە چوون بۆ شوێنێک و هەدەفێکیان هەبوو پەلاماری شوێنێکیان بەڵام ئێمە زۆرمان ئێمە پەیامێکمان هەبوو بەڕێزان پەیامێکمان هەبوو بۆ دادوارە بەڕێزەکان لە پەیامەکەی خۆماندا پەیامەکە جەختمان لەسەرەوە کردوتەوە پێویستە دەسەڵاتی قەزا بێلایەنانە مامەڵە بکە کاکە سەربەزگیان یعنی ئەمە پەیوەندی بەوە نییە بکوشەکانی هەفتەی شوبات پارتیان یەکێتیە گۆڕانە هەر لایەنێکە لەمە دوا ئەزیزی دڵی من نابێ خەڵک بکوژرێ نابێ خەڵک هەنجن بکەیت تۆ مافیەوەنی خەڵک بکوژی ئەی کە لەگەڵ منی بە قوربان بۆ نایە زانکۆ بەرگری لەگەڵ ژێ وڵاتە بکەیت بۆ بەرگری لە شەیکردنی سەربەز عوسمان و سۆرانی مامە حەمە ناکەیت ئەو خەڵکی کە کوژرا هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر چێ مافیۆیدا یەک کۆمنتی بەسیط لەسەر وەزیری ئەو بەروەرگرم کاتی بەرنامەکەم نەما کاتی بەرنامەکە زۆر پرسیار مارەستەکراوە ئێستا مارەستکراوە لە بەیان بە ئەو دوو پرسیارش کرێت و ئیتر وەڵام بەرەوە کاتەکە زۆر کەمە کاکەم ڤینۆسخان با من وەڵامیان بۆ چووکە ئەچینەوە و فینەوە هەرچێکمان دوای قسە لەبەرە من کاتم با یەک دقە وەڵام باتەوە یەک دقە ڤینۆسخان من ویستم وەڵامی چەند پرسیار بەمەوە من ویستم وەڵامی چەند پرسیار بەمەوە بەڵام تەنایە وەڵامی کاگلێرە دەمەوە کە باسی ئەوەی کرد وتی ئێمە لە ئەشکەوت هاتوین ئەو پێی وایە هەر کەسێ وەک کاگلێر بیر نکاتەوە لە ئەشکەوتەوە هاتووە بەڵام تۆ تێناگەی ئەشکەوتی سیاسی ئەڵێم یعنی ئەشکەوتە سیاسی بێ کۆمەڵایەتی کاکە لە موشانە تۆ سەشتی ئەدەبی بخوێنەوە تێگەی ڕێزی خۆ بگرە مەلە تێناگەی بەبێ زەحمەت ئێمە لە ئەشکەوتەوە نەهاتوین مادەم لۆک لە کاگلێر بیر ناکەینەوەیەک پێی وایە ئێمە لە ئەشکەوتەوە هاتوین من لە سەرەتای بەرنامەکۆن یەک لادانی ئیتیشیم نەبوو هەوڵ ماوە نەبێت بچووکترین لادان کاگلێر بەرپرسە لەو قسەی کردی من ئەوە جێ هەڵم بۆ ئەو بینەرانەی کە ئەم بەرنامەیە بینن بڕیار بن کێ لە ئەشکەوتەوە هاتووە ئەوانەی کە هیچ ڕایەکی جیازیان قبوڵ نییە یان ئەوانەی کە قبوڵیانە فرەجۆری و فرەدەجێت زۆر سپاس مەمنون کاک ئازا فەرموو ئازای ئیبراهیم ئازای ئیبراهیم ئەندامی گروپی زانکۆ من بەداخوانەیە کە گروپی زانکۆ بە سێبەری ئۆپۆزیسیۆنە بینن گروپی زانکۆی سلێمانی حەڤەی شوبات و 20 شوبات دروستی کرد لە کاتێکا کە دوو تەلە بەما برینار بوو وەرە دواتریشە وای لێ هات کە هەر دەسەڵات جایکتری ئەمەی دروست کرد کە لە نۆزەی مانگە ئێمەی برد ئەنفالی کردین من داوا لە دەستگاکەی واکەم خات و ڤینۆسکە نۆزدەی مانگ لە ئەنفال کەمتر بە شتێکتر ناینەبە ئەمە لە نازان پێم شەرمە کاتێک کاک سەربەز دەڵێم بەڵگەودی کومێتمان بنێ کاک سەربەز ئەمە چییە؟ ئەمە 450,000 پێدراوە 4 قومبەلێ دوانیان فرێدراوەتە ناو زانکۆ دوانیشی لە دەروی زانکۆ تەقێنراوە هێرش کراوەتە ناو زانکۆکە دیاننا ئەوە بگرن وەزیری پێشمەرگە وەڵام تێتەوە وەزیری پێشمەرگە سەر بە دەسەڵاتەکەی بەڕێستە ئەمە دەفتەری خوێناوی هی کچێکە ناوی کچەکەمان کوژانەوەتەوانێ لە کاتگێڕی ئێوارانە مەرحەلە سێ لە کاتێکا چۆ بۆ خوێنن ئێوە بەرتان کێشا بە ڕفیقەکە سەری ڕفیقە کوڕەکەی شکێنراوە لە کاتێکا چەندین جلی دڕایشمان لەلایە کاک سەربەست من بەداخوانێ پرسیارەکەم وێ من وەمزانی پارتی وێتی بەس لە سیاست تا سفرن بەڵام بەداخوانێ لە مناقەشەشا سفرن کە بەم بەرنامەی ئێوە سەلماتان من دووبارە جەخت لەسەرەوە کەمانێت کە گروپی زانکۆی سلێمانی خۆرسکە و هیچ دەستێکی لە پشتەوە نیە گومانم هەیە کە تۆ لە سەرای خۆپیشاندانەکانە لەگەڵمانی هەتام کاتە ڕەنگە بۆ ئیشی تر لەگەڵمانە بێت منۆم زانی خۆپیشاندەری تام دقیقایەتە ناو بەرنامەکۆ لەگە ڕێزە زەحمەت نەبێ بێ بەو بەڕێزە کاکە سەربەزگیان تۆ لە ئەوڵی بەرنامە بزانام ڕۆڵی ئاوێنە دبینی زیاتر ئەو ئاوێنە ناکە ڕاستی گوێزێتەوە ئەو ئاوێنەی کە شتەکان پێچەوە ناکاتەوە ئێوە شەرعیەتێن بە بەزاندنی حرەمی زانکۆ لەلایەن هێزە سەربازەکانەوە وەڵێن کە کەیتر قسێنەما بێ سەربازی قسەکە لە کاتێکە سەرۆکی حکوومەتەکەی تۆ وەزیری خوێنی باڵا سەرۆکی زانکۆ هەموو ئەنجومەنی زانکۆ ئەم شتان ئیدانە کرد بەڵام دیارە تۆ زۆر هەست بە پرسیارەتیەکەیت لەوان زیاتر لەسەر بایکۆتکردنی خوێندن لە زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین جیاوازەکە چییە؟ لە زانکۆی سلێمانی بە کەس نەوتراوە ڕاگەنراو کە پایکۆتە بەڵام ڕێگری لە کەس نەکراونە چێتەم حازراتەوە خوێنکار هەبوو بە تەنیا چوو و هەموو خوێنکارانتری بەخایب حساب کراوە بەڵام لە زانکۆی سەلاحەدین هێزی زێڕەڤانی ئاسایش پۆلیس بە هەموو نەوەکانیەوە چۆتە سەر داخلی بە بەڵگەوە هەیە لە داخلی خوێنکاری بە زۆر ڕەوانەی سلێمانی کردوێتەوە لە ترسی خۆپشاندان زۆر سپاس پەیامەکە و گەیشت قسەیترم هەیە کاکە سەربەز وتی زیندووترین شوێنی کۆمەلگا زانکۆیە سپاس بۆ تۆ کە هەست بۆ کرۆ زیندووترین شوێنی کۆمەلگا زانکۆیە بەڵام ئەو ڕێکخراوەی جەنابە زیندووترین شوێنی کۆمەلگای داخست بۆ ماوەی 40 ڕۆژ یەک کۆمنتم لەسەرمە بەرێ باشە زۆر سپاس پەیامەکە و گەیشت بەڕێزان مامۆستا هەموو یەکێک دوا پەیامتان وەکو پەیامێکی ئینسانی دوا پەیامتان کاتی بەرنامەکە زۆر زۆر کەم بۆتەوە کاگازا لە ڕادیۆی گۆڕانە و خۆی بە بێلای نەزانێت تە بێلانی لە وڵاتەیە ئەو هەیە کاگلێر لە ڕۆژنامەی ڕۆژنامەیە و بێلایەنە وتی کۆمنتێکم بۆ بە لەسەر ئەوەی کە ئایا شەرعیە کە حرمی زانکۆ ببەزێنرێت نەخێر من حرەمی زانکۆ
زۆر لەوە بە پیرۆسترە زانم کە پێی یەک سەربازی تێ بچێ خۆزگە پۆلیسەکانی بەردەمیشی بەجلی مەدەنی بۆستانە لەبەر ئەوە شەرعەتم پێنەیە و بە قسەی تۆ شەرعەتم پێەوە ئەگەرنا کاکدێر هاوڕێی منە لە کاتی خۆپشاندانەکان ئاگادارە کە من چەند لەگەڵی گفتوگۆم کردووە داوای هێمنی ڕاگررتنی وەسعەکەم کردووە باسی پیرۆزی خۆپشاندانم کردووە ئەگەر کاکدێر وانە وەڵام من باتەوە تاو کاتێک حەزب ڕێگەی پێداون بەنیازم لەگەڵمان بن کە سنووری بۆ دانانیەوە شکشانەوە ئەزیزی تا ئەم ساتە لەگەڵ خەڵکی لەگەڵ خۆپشاندن مامۆستاگیان بۆ آخر سیسانی ئەم بە جەناب تو کۆتایی دێت بەرنامەکە من هیوادارم ئەم بەرنمەیە ببێتە بەرنمەیە کە وتوێژەشی ئەقلانی بەرهەم هێنابێ بۆ ئەوەی سەرەتایەکی نوێی پێکەوە ژیان لە کوردستانە لە ڕاستیە ئەوەی مەسەلەی دادگاکە ئێمە خۆم بەلاڕێیا براین یعنی ئێمە ئەسڵەن لە زانکۆ ویسمان بەلای قازی محەممەد بچینە خوارەوە ئەو هێزانی کە دانرابوونەوە عملیە ئەنجام بنەوە ڕۆژە پاسەکانان ئاراستە کرد بۆ ئەوێ وە ڕاستە زۆر ناخۆشە خوێنکارێک بگاتەوە بڕای گومان لەسەر ئەوە دروستە کامانە بەتەمای شوێنێکی تر بوون لەسەر ئەوەی کەوتیان داواکاری شەقام و داواکاری خۆپشاندان و خەڵک و معارزە و ئەمانە جیاوازن لە ڕاستە داواکاری هەر داواکاریە یعنی بڕوام وایە باشە با دەسەڵاتی کوردی لە پێش ئەوانی شەقام جێبەجێکە باواز لە معارزە بێنێ بێ لە پێش ئەوانەی شەقام جێبەجێکە من دیسان ئومێدەوارم ئەقلانیت زاڵ بێت نەک زمانی چەک و هێز بەسەر ئێمە شیوادارین زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەرنامە گەرم و گوڕە و هیوادارم سوودی هەبێت بۆ بینەران زۆر سپاسی دکتۆر شێرکۆ مامۆستای زانکۆ کاک سەربەسمەنمی خوێندکاری زانکۆ کاک دلێر عەبدولخالق خوێندکاری زانکۆ ئەم بابەتە زیاتری هەڵ ئەگرت و ئیشەڵا لە داهاتوودا ئەڵلقەی تری لەسەر دروست ئەەکەین زۆر سپاسی ئەو بەڕێزانەشەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵم ئامادە بوون هەتاوەکو بابەتێکی تر و کێشەیەکی تری کۆمەڵایەتی شەوگارتان خۆش خواتان لەگەڵ.